بەناوی خۆی گەورەی میهرەبان بەخێر بێن سەرچاو پیرۆزبایی ساڵی نوێ خوێندن لە سەرجەم قوتابی خوێندکاران و کەسوکار و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین هیواداری ئەم ساڵێکی پڕ ئارامی بێ ساڵێک ببێتە هۆی کە پرۆسی پەروەردە بە تەواوی شکست نەهێنێ و تووشی بایکۆت نەبین و پرۆسەکە بە تەواوی سەرکەوتوو بێ و زێرمەند یەکەم دیارە لە پرۆسی بایکۆت تەنها قوتابی خوێندکارانە خەڵکە هەژارەکەیە بۆی هیوادارم مامۆستایان بەجیانی لێبردووەوە دیارە و هەموو ساڵە سەلماندویانە کە تا ئێستا نیانێتەوە بۆ یەک ساڵیش بایکۆت ببێ و پرۆسی پەروەردە زیاتر لە 10 ساڵ لە قەیراندایە بەڕاستی هیواداری ئەم ساڵ بێتە ساڵی ناخۆشی هەموو ئەو وەزعانی کە هەمان بۆ بێتە ساڵێک کە هەمومان بە دڵێکی ئارام بچێ ناوەندەکانی خوێندنەوە دیارە براتی پەروەردەی ڕاپەڕین لە دوو پەروەردەی ڕانی و پشدەر زیاتر لە 99,909 قوتابی خوێندکار لە سنوورەکە هەیە و زیاتر لە 9,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە لەگەڵ 385 ناوەندی خوێندن یارە هەمویان لە براتی پەروەردەی ڕاپەڕیندان ئامادەکاریەکان ئەوەی کە کراوە دیار لە مانجش تۆ پرۆسەکە دەستی پێکردووە ناونووسینی قوتابی خوێندکاران کە دانراوە هەمووی ناوەندەکانی بەڕێوەبەری و یاگدەدەرەکان ناوەندەکانی خوێندن ئامادە بوون ڕۆژانی لە هەفتەی لە 2 ڕۆژ لە هەفتەیەکدا هەموو قوتابی خوێندکاران تۆمار کراون بۆ پۆلەکان دابش کراوە بۆ خشتەی دابشکردنی وانەکان دراوە مامۆستایان لێچینەوە پەیوەندیان کردوتەوە ناوەندەکانی خوێندن شۆرا و ئامادە کراوە تەنها چاوەڕێی زەنجی یەکەم ساڵی خوێندن مامۆستاکە پێمان بڵێ بۆ ئەم ساڵی خوێندن بەشێک لە مامۆستایان ناڕازی هەوڵ دەدەن کە بایکۆت بکەن ئەو مامۆستانی کە بایکۆت دەکەن سزا دەدرێن بۆ ئەم ساڵ جارێ هەمووی وەکو ناڕازی لەوانی خەڵک زۆر ناڕازی کە هەمومان ناڕازی لە وەزع بەڕاستی وەنی وەزعێکە دروست بووە هەموو خەڵک ناڕازێت لە وەزعەکە بە وەزع بەڵام چارەسەر بۆ ناکرێت کەم تەنها منداڵەکانمان بایکۆت تاقیشمان کردەوە دیارە 3 مانگ بایکۆت 3 مانگ دوای چوینەوە دەوام زێرمەندی یەکەم منداڵەکانمانن ئەوەی کە ئاساوارەکانیشی بەڕاستی بایکۆت ڕاستە زوو بایکۆت بە سەردا سەپێرەوە بایکۆتەوە بۆ مامۆستا ئەرچی هەیە ئەرکەکەشی بەرامبەر دەبێت ماوەرگێ بەڵام مافەکەی وەرنەگرتووە مامۆستا لە ناچاریدا لەوانەیە پەنێر بایکۆت کە باشی زانی بەڵام ئەوەشمان تاقی کردەوە تەموو ڕێگایەکیش تاقی کردەوە بەڵام لە ئاخیری ئەوەی کە زێرمەند بووە ئاساوارەکانی بایکۆت لەوانەیە ئەم ساڵ و ساڵی داوت دەرچن چکە لە 2014 کێشەیە هەیە بۆیە ئاساواری شخای بۆ مامۆستاز دوو زێرمەند هەم وەکو خۆی کەموچینی هەم منداڵەکەشی بێبەش دەبێت لە خوێندن و لە پەروەردەکردن مامۆستا محەممەد ئەم ساڵ هاوکاری مامۆستایان دەکرێت بۆەوەی کە با ئیدارەکان گوتراوە هەموو هاوکاریەکی مامۆستایان بکرێ بە پێی توانە هاوکاری مامۆستایان بکرێ بارزوفی مامۆستایان لە بەرچاوگیرێ بۆ بێموچەیەوە نەک بە پێی توانای خۆیان زەدوەری ناوەندەکانی خوێندن ڕێک بخەن بە پێی توانە و بە پێی بەرژەوەندی گشتی قوتابخانەکەش لە بەرچاو بگیرێت هەموو هاوکاریەکی مامۆستایان دەکرێت قسەی کۆتایی ڤار دەیکات.